دەی میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت خێرخوازان و بینێرانی بەڕێز. دەستگای خێرخوازی بەخشین بە درێژایی ساڵ بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباوکدایە. بەڵام بە هاتنی مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان هاوکاری و کۆمەچەکانی ئێوە چڕ دەکەینەوە و لە چەندین پرۆژەی خێرخوازی ڕایەگەێنین کە ئەمانەوێت لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا زۆرترین هەژار و نەدار دڵخۆش بکەین و بەسەریان بکەینەوە. لە سەرەتای هاتنی مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا چەند پرۆژەیەکمان ڕاگەیان بۆ ئەوەی ئێوەی خێرخواز و بەخشندە بە هاوکاریەکانتان دڵی منداڵانی بێباوک و هەژارەکان خۆش بکەن. بابزانین بەروبوومی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندان چی بوو و ئێوە توانیتانە خەرمان بەرەکەتان بەچی بگەێنن. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. الحمد لله بنعمته تتم الصالحات. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەوانەی کە ئێمە ئەبینن و ئەوانەی گویان لە دەنگی ئێمەیە، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. هەمیشە و دایم لەسەر ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار شکرانەی بەندەکان واجبە، سوپاسگوزاری بەندەکان واجبە بەرامبەر بە خوای پەروەردگار و پاشان بەرامبەر بە خەڵقی خوای پەروەردگار و بە مەخلوقی خوای پەروەردگار. ئێمە لەم دەستگای خێرخوازیە، دەستگای خێرخوازی بەخشین، تەمەنی بەرنامەکەمان 10 ساڵ ئەگوزارێنێت. بە درێژایی ئەم 10 ساڵە، بە درێژایی ساڵ لە خزمەت فەقیر و هەژار و نەخۆش و بێدەرەتان و کەم ئەندام و هەموو ئەو چین و توێژانە بووین کەوا شایان و شایستەی ئەوە بوون کە لای خێریان لێ بکرێتەوە، یارمەتی بدرێن و کۆمەک بکرێن لە ڕێی خێرخوازان و لە ڕێی خێرۆمەندانەوە. نەریتی ساڵانی ئێمە لە مانگەکانی ڕەمەزانی پیرۆزدا لە هەموو ساڵێکدا کۆمەڵێک پرۆژە و کۆمەڵێک چالاکی و کۆمەڵێک کاری جوان و ناوازە لە پێشاو ئەگرین بۆ جێبەجێکردنی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. ئەم ساڵ وەک هەموو ڕەمەزانەکانی تر، وەک هەموو ساڵەکانی تر، سوپاس و ستایشی خوای پەروەردگارمان لەسەر واجبە و پاشان سوپاس و ستایش و دەستخۆشی خێرۆمەندان و خێرخوازانمان لەسەر واجبە. ئەوەی کە لە 1000 دیناری تەبعەوە خێری کردبێ هەتا 100,000 دینار، هەتاوەکو ملیۆنێ دینار، ئەوەی لە دۆلارێکەوە خێری کردبێ هەتا 100 دۆلار، هەتا 50 وەرەقە، هەتا هەرچەندێک، هەموو کۆی ئەمانە پیان ئەوترێ خێر، پیان ئەوترێ سەدەقە، پیان ئەوترێ ئیحسان، پیان ئەوترێ چاکە، کە ئومێدەواری ئینشاءالله لەسەر تای تەرازووی ئیحسانی هەموو کەسێک خوای پەروەردگار ئەم چاکانیان بۆ کۆبکاتەوە لە ڕۆژی قیامەتە بە زۆر لەوەی کە بەخشیوانە، بەرامبەر ئەوەی کە بەخشیوانە زۆرتر لەوە خوای پەروەردگار پاداشی هەموو لایەک باتەوە. خۆشەویستان، ئێمە لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا کۆمەڵێک پرۆژەمان پێشنیار کرد و کۆمەڵێک پرۆژەمان گەڵاڵە کرد لە پێش مانگی ڕەمەزاندا بۆ جێبەجێکردنی کە ئەگەر خوای پەروەردگار فرسەتمان بە، فەزڵی خوای پەروەردگار بەسەرمانەوە بێ، پاشانیش هاوکاری و کۆمەکی خێرخوازان و خێرۆمەندان و دەوڵەمەندان و هەموو ئەوەی کەوا خێری کردووە بە هەژار و بە دەوڵەمەندەوە بێتە دەستی ئێمە وەک دەستێکی ئەمین بتوانین ئینشاءڵڵا ئەو پرۆژانە جێبەجێ بکەین. بۆیە ئەم ساڵ لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئێمە پێش هەموو شت لە ڕیکلامی تەلەڤیزیۆنی ڕامانگەیان کە کۆمەڵێک پرۆژە جێبەجێ ئەەکەین، یەکێک لەوانە کە بنیادنان و دانانی بناغەی 3 خانووە بۆ 3 ماڵی هەژار و بێباوک و نەدار و کەم دەرامەت، کە سوپاس بۆ خوای گەورە ئێمە توانیمان بناغی ئەو 3 خانووە دابنین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا و ئێستا لە بواری جێبەجێکردندایە دیارە خانووکردنیش فترەیەکی ئەوێ تا تەواو ئەبێ ئینشاءالله دوای ڕەمەزان وا ئەکەین کە ئینشاءالله ئەو 3 خانووە بە تەواوەتی کۆتایی بە پرۆژەکانی بێ و ئەو کەسانی کە بۆمان دابینکردن ئینشاءالله بچنە ناوی و سوودی لێ ببینن. دووهەم پرۆژە ئێمەش کە یەکێک لە پرۆژە گەورەکان کە هەموو ساڵێک دووبارەمان کردووەتەوە و بە پێویستمان زانیوە، پرۆژەی سەبەتەی خۆراک بووە. بەڕێزان، ئەم سەبەتەی خۆراکە بەڵێ ڕەنگە بە چاو، ڕەنگە بە بینین ئەو ئەندازەیە بێ کە ئێمە ئەیبینین، بەڵام باوەڕ و قەناعەتان بێ ماڵی وابووە کە ئەو سەبەتە خۆراکی وەرگرتووە ڕەنگە کیلۆیە ڕسق لە ماڵیان نەبوو بێ، کە ئەو سەبەتە خۆراکیە ئێمە چەند مادەیەکی تیەکەین
لە برنج و ڕۆن و شەکر و چایی و دۆشا و ئەو شتانی کە پێویستن فاسۆلیا و نۆک و ئەوانەی کە پێویستن لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا وەک هەموو سفرەخوانێکی ماڵەکانی ئێمە کە ماڵە هەژارەکانیش دڵیان پێوەیەتی و حەزیان لێتی ئێمە سپاس بۆ خوای گەورە توانیمانە بە هیممەتی دڵسۆزان و بە هیممەتی خێرخوازانی ناو و دەرەوەی هەرێم سپاس بۆ خوای گەورە توانیمانە 6,000 زیاتر لە خانەوادە 6,000 خانەوادە زیاتر لەو سەبەتە خۆراکیە سوودمەند بێت بە هەموو شار و شارۆچکەکانکەوە دابەشمان کرد. ئەوانەی کە نەخۆشی درێژخایەن ئێمە هەموو ساڵێک بەسەریانەکەینەوە بە ئەندازەی توانای خۆمان بە ئەندازەی ئەوەی کە لە بەردەستمانایە سوپاس بەخوای گەورە ئەم ساڵیش ئێمە توانیمان زیاد لە 300 خانەوادەیان زیاد لە 300 نەخۆشی درێژخایەن لە سلێمانی و لە هەولێر و لەو شوێنانەی تر بەسەر بکەینەوە کە بڕی پارەی مادیان وەرگرتووە سوپاس بەخوای گەورە کە سوودیان لێبینیوە. ئەوەی کە بە شێوەیەکی گشتی هەژار و نەدار و فەقیر و لێقەوما و کەم دەرامەت و ئەوەی کە جۆرێک لە جۆرەکان هەژاری ڕوویتێ کردووە سوپاس بەخوای گەورە ئێمە بە بڕی پارە بە مادە توانیمانە زیاد لە نزیکەی 400 خانەوادە لە ئێمە سوودمەند بن بەو بڕەپارەیە کە بۆمان تەرخان کردووە. هاوکاری منداڵانی بێباوک ئەوانەی کە موچیان نییە لای ئێمە ساڵانە مامەڵەکانیان لای ئێمەیە وەفادنامەکانی باوکیان لای ئێمەیە ناوی منداڵەکان لای ئێمەیە بەڵگەنامە و مستەمسەکیان لای ئێمە ئێمە هەموو ساڵێک لە ڕێگەی خێرخوازانەوە پرۆژەی خێریان لەگەڵ ئەەکەین و یارمەتیان ئەدەین. ئەم ساڵیش سوپاس بۆ خوای گەورە توانیمان ئەو منداڵانەی کە موچەی جێگیریان نییە لای ئێمە ساڵانە 2-3 جار بەسەریانەکەینەوە لە جەژنی قوربان و ڕەمەزان و بۆنەکانی تردا توانیمان سوپاس بۆ خوای گەورە 782 خانەوادە کە ساحێبی منداڵی بێباوەک بوون بەسەریان بکەینەوە بە بڕی یارمەتی مادی. ئێمە لە منداڵانی بێباوک سوپاس بۆ خوای گەورە ئێمە لەم مانگی ڕەمەزانەدا توانیمان 2 موچەیان بۆ دابین بکەین. موچەیەکیان کە مانگی کەرەنتینە بوو و موچەی مانگی ڕەمەزانیشان لەبەر ئەوەی کە بۆ ڕۆژانی جەژن بۆ پێویستی جەژن و بۆ ئەوەی کە پێی ئەوترێ جەژنانی ماڵ و منداڵ کە پێویستیان پێی بێ موچەکەمان بۆ پێشخستن چەند ڕۆژێک پێش جەژن و توانیمان لە مانگی ڕەمەزاندا موچەی مانگی 4 و 5 بەسەردا دابەش بکەین. ئەوەی کە کورسی شەحن بووە بۆ کەم ئەندامان ئێمە لە بەرچاومان گرتووە هەموو ساڵێک بە درێژایی ساڵ هەڵبەتە ئێمە لەو کورسیە شەحنە بۆ کەم ئەندامان و ئەوانەی کە پێویستیان پێیەتی دابین ئەەکەین. سوپاس بەخوای گەورە لە مانگی ڕەمەزانی شاد توانیمان 17 کورسی شەحن لەو شار و شارۆچکانی کەوا خەڵکەکە فۆرمی پڕ کردبووە و پێویستیان پێ بوو توانیمان ئەو 17 کورسیەش کە لە بەرچاومان گرتبوو کە دابینمان کردبوو سوپاس بەخوای گەورە ئەوەشمان دابش کردووە. دابشکردنی جلو بەرگ بەسەر ماڵی هەژاران و منداڵانی بێباوکدا سوپاس بەخوای گەورە زیاد لە 2600 ماڵ لە لای ئێمە سوودمەند بوون بە جلی نوێ و بە جلی تازە بە کاملی بە پێڵاو و بە جل و بە هەموو ئەو پێداویستیانێکەوە ئێمە پێمان بەخشیون. کردنی خان و بۆ منداڵانی بێباوک و هەژارەکان لە هەرێمی کوردستان لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بە هاوکاریەکانی ئێوە توانیمان بەردی بناغی 3 خانوو دابنین کە ئینشاءالله لەمە دوا دەستەکەین بە دروستکردنی و تاوەکردنیان. یەکێکی تریش لە پرۆژانەی ئێوەی خێرخواز و بەخشندا کە توانیتان دڵی سەدەها خەڵکی هەژار و نەدار و منداڵی بێباوکی پێخۆش بکەن بریتی بوو لە سەبەتەی خۆراک. ئەو سەبەتەیە بووە فریادڕەسی هەژاران و نەداران و
سفرە و خوانیان ڕازاوە بوو. یەکێک لەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین کە ئێوەی خێرخواز و بەخشندا سپۆنسەریتان کرد دابینکردنی کورسی شەحم بوو بۆ خاوەن پێداویستی تایبەت. بۆیە دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاریەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست توانی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ژمارەیەک لە خاوەن پێداویستی تایبەت دڵخۆش بکات و کورسی شەحنیان بە دیاری بۆ بەرێت. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری سندوقی بەشی بە باوکان و هاوکاری مادی خێرخوازان وەک کەفالەتی مانگانە بە سەدەها منداڵی بێباوک موچە وەردەگرن. بەڵام لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا هاوکاری و کۆمەچەکانی ئێوەمان چڕ کردەوە بۆ ئەوەی تەنها لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا 2 موچەی بەشی منداڵانی بێباوک دابەش بکەین بۆ ئەوەی لە جەشن بێبەش نەبن و چەند ڕۆژێک پێش هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز موچیان پێدرا. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری نووسنگەی ئەوروپای بەخشین توانی 2600 منداڵی بێباوک دڵخۆش بکات بە دابینکردنی جلوبەرگی جەژن بۆ ئەوەی منداڵانی بێباوک و هەژارەکان وەکو منداڵەکانی تری ئاسایی جلی جەژنیان لەبەر بێت و خۆشی و خەندەی جەژنیان لێ نەتۆرێت. بۆیە خێرخوازان لە ڕێگای نووسنگەی ئەوروپا و توانیان 2500 منداڵی بێباوک بە جلوبەرێک دڵخۆش بکەن. بەدەیا منداڵی بێباوک و هەژارەکان لە دەستگای خێرخوازی بەخشین ناویان تۆمار کراوە بۆ ئەوەی وەکو ئەوانەی تر کە موچیان هەیە
مانگانە لە ڕێگەی خێرخوازانەوە موچیان بۆ دابین بکرێت بەڵام بەداخەوە بەهۆی ئەم وەزعەوە تاوەکوی ئێستا موچەی ئەم خەڵکە دابین نەکراوە بۆی دەستگای خێرخوازی بەخشین لەو ناوانەی کە تۆماری کردووە بۆ ئەوی بێبەش نەبن لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بە هاوکاری خێرخوازان توانی ژمارەیەکی زۆر لە منداڵانی بێباو هاوکاری مادیان بکات و لەم بەرە جەژنەدا دڵیان خۆش بکات و بۆی لە ناو جەژن جلوبەرگ و پێداویستی منداڵەکانیان پێدابین. یەکێکی تر لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان بریتی بوو لە هاوکاری مادی نەخۆشانی درێژخایەن. سوپاس بۆ ئێوەی خێرخواز دەستگای خێرخوازی بەخشین لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان توانی بە سەدەها ئەو کەسانەی کەوا تووشی نەخۆشی درێژخایەن بوون و بەردەوام پێویستیان بە عیلاج و دا و دەرمانە ئێوەی خێرخواز و بەخشندا لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بە سەدا نەخۆشی درێژخایەنتان دڵخۆش کرد و هاوکاری مادیتان کرد. بەناوی خۆی گەورە و میهرەبان وەکو دەستگای خێرخوازی بەخشین دیارە یەکێک لە کارەکانی هاوکاریکردنی خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان و خاوەن پێداویست تایبەتە لە هەرێمی کوردستان. دیارە ئێمە ساڵانە بە بەردەوامی پرۆژەمان ئامادە کردووە و ڕامانگاندووە کە باوکاری خێرخوازان بتوانین خزمەتێکی باش بە خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان و خاوەن پێداویست تایبەت و هەروە بێباوکان بکەین. دیارە ڕەمەزانی ئەم ساڵیش ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵی پرۆژەمان ڕاگەیاند باوکاری خێرخوازان بۆی بتوانین خزمەتێکی باشیان پێ بکەین. یەکێک لە پرۆژەکان هاوکاریکردنی هەژارەکانە بە خۆراک ئەوەی کە لە دەستگای خێرخوازی بەخشین بڕیار درا بکە ئێمە بتوانین 1000 کارتۆن لە هەولێر و نووسنگەکانی دەوروبەری هەولێر دابش بکەین توانیمان ئەم 1000 کارتۆنە دابش بکەین و 1000 کارتۆنی دیکەش هەر لە شاری هەولێر کە لە ناو خێرخوازانەوە دابین کرابوو دابشمان کرد بەسەر خەڵکی هەژار و نەدار کە 600یان لە خودی ناو نووسنگی هەولێر دابش کراوە 400شمان برد بۆ خاوەن پێداویست تایبەتەکان کە پێکات بوون لە نابینیان و نابیستیان و کەماندامان و هەروە ئەوانەی کە نەخۆشی بیرکۆڵیان هەیە ئێمە توانیمان 400 سەبەتەش دەوێن دەربەسەریاندا دابش بکەین. دیارە ئەو پرۆژانەی کە دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزانەکان ڕای دەگەنێتن ئێمە بەڕاستی بە هاوکاری و پشتیوانی خێرخوازان ئەم پرۆژانە ئەنجام دەدەین. لە ڕەمەزانی ئەم ساڵیشدا کۆمەڵی پرۆژەمان ئامادە کرد تاوتێومان کرد بۆی بتوانین لەم ڕەمەزانشدا کە خەڵکی هەژار و نەدارێکی زۆر ڕووی لە دەستگای خێرخوازی بەخشین کردووە و بتوانین هاوکاریان بکەین. دیارە پرۆژەکانمان پێکاتون لە هاوکاریکردنی 100 لە نەخۆشانی تالاسیمە و غەسلی گورچیلە کە ئێمە لەلایەن خێرخوازانەوە بڕی 20 میلیۆن دینارمان بۆ ئامادەکردن و دواتر دابەشی سەر ئەم 100 کەسەمان کرد کە بڕی هەر یەکەی 200,000 دینارمان پێدان. یەکێکتر لە پرۆژەکان هاوکاریکردنی نەخۆشانی درێژخایەن بوون ئەو نەخۆشانی کە وەکو شێرپەنجە کە ئێمە 100 لەو نەخۆشانشمان بان کرد کە بڕی 20 میلیۆن دینارمان بەسەریان دابش کرد بۆ هەر کەسێک بڕی 200,000 دینارمان پێدان. دیارە ئێمە بەشێکمان هەیە لە دەستگای خێرخوازی بەخشین کە بەشی بێباوکانە کە ئێمە بە تەواوی دەستگاکەمان کە 657 مناڵی بێباوک لە دەستگای خێرخوازی بەخشین موچە وەردەگرێ ماگانە بەبێ دواکەوتن ئەوەی لە تەنها لە شاری هەولێر کە ئێمە زیاتر لە سەدان فۆرمی بێباوکمان هەیە کە ئێمە بڕی 20 میلیۆن دینارمان دابین کرد لە ناو خێرخوازانەوە کە بۆ هەر بێباوکێک ئێمە بڕی 200,000 دینارمان دابین کرد پێماندان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەتایبەتی ئێمە بەردەوام بیرمان لەوەی کردوێتەوە کە مناڵانی بێباوک بتوانین کە کەفالەت بکەین هەم لە سندوقی تایبەتی بێباوکان و هەم لە خێرخوازان بەوەی بتوانین کۆمەک و یارمەتیەکانیان بگەێنن یاخود کەفالەتی مناڵێکی بێباوک بکەن. ئێمە سوپاس بۆ خۆی گەورە ئەگەر لە یەک کەسیەوە دەستمان پێکرد بەڵام ئێستا دەستگای خێرخوازی بەخشین توانیتی مانگانە 657 مناڵی بێباوک کەفالەت بکە و موچەی بەسەردا دابش بکات. دەستگای خێرخوازی بەخشین
لە هەموو مانگێکی ڕەمەزانی پیرۆزدا هەندێک لە پرۆژەکانی ڕادەگەێنێت کە خێرخوازان بتوانن هاوکارمان بن کۆمەک و یارمەتەکانیان بگەین بەم دەستگایە بۆی بتوانین ئێمە لە ڕێی پرۆژەکانمانەوە هاوکاریەکی باشی خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان بکەین. ئێمە تەنها لە شاری هەولێر لە نووسنگەی هەولێر بە هاوکاری خێرخوازان توانیمان 13 پرۆژە ئەنجام بدەین کە پێکهاتون لەم پرۆژانە. یەکێک لە پرۆژەکانمان هاوکاریکردنی 150 منداڵی بێباوک بوو کە بۆ هەر یەکێک ئێمە بڕی 150,000 دینارمان پێدان کە 22,500,000 دینار بوو کە لەلایەن خێرخوازان دابین کرا و بەسەریاندا دابەشمان کرد. یەکێکی تر لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە نووسنگەی هەولێر کە ئەنجام درا هاوکاریکردنی 206 کەسی نەخۆش و بێباوک و نابینا و هەژار بوو کە بۆ هەر یەکێک ئێمە بڕی 300,000 دینارمان پێدان و کۆی گشتی کە 61,800,000 دینار بوو دابەشمان کرد بەسەرەندا کە ئەم هاوکاریان هەمووی لەلایەن خێرخوازان دابین کرا و ئێمە توانیمان لە نووسنگەی هەولێر ئەو خەڵکی کە ناو نووسمان کردبوو لە مانجە ڕەمەزان توانیمان لەم پرۆژەیەدا 206 کەس هاوکاری بکەین. یەکێکی تر لە پرۆژەکانی تر کە هاوکاریکردنی نەخۆشانی درێژخایەنە کە پێکاتن لە نەخۆشانی تالاسیما وارووا غەستی گورچیلا و شێرپەنجە و ئەم سێ چینەکە ئێمە توانیمان بڕی 40 ملیۆن دینار دابین بکەین بۆ 200 نەخۆشی درێژخایەن کە بۆ هەر یەکێکان ئێمە بڕی 200,000 دینارمان بۆ دابینکردنەوە لە مانگی ڕەمەزاندا پێماندان کە ئەم هاوکاریانە هەمووی لەلایەن خێرخوازانەوە دابین دەکرا و ئێمە لە نووسنگەی هەولێرەوە بەسەر نەخۆشانی درێژخایەندا دابەشمان دەکرد. یەکێکی تر لە پرۆژەکان پرۆژەی بێباوکە کە دەستگای خێرخوازی بەخشین بە بەردەوامی فۆرمی سەرەتایی هەیە بۆ پڕکردنەوەی بۆ بێباوکان. دیارە ئێمە تەنها لە شاری هەولێر کە 212 مناڵی بێباوک لە ئێمە موچە وەردەگرێن کە هیچ لەو مناڵانە 100,000 کەمتریان پێ نادەین و بە سەدان فۆرمیشمان هەیە کە بەڕاستی چاوەڕوانی خێرخوازانن کە بتوانن کەفالەت بکرێن و کۆمەک بکرێن. دیارە ئێمە هەر لەلایەن خێرخوازانەوە بڕی 20 ملیۆن دینارمان بۆ 100 لەو مناڵە بێباوکە هەژارانە کە هیچ موچەیەکیان نییە بۆ هەر یەکێکیان بڕی 200,000 دینارمان دابین کردو و پێماندان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. دیارە یەکێکی تر لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە شاری هەولێر ئەوە بووکە ئێمە وەکو نووسنگەی هەولێر هەڵساین بە دابینکردنی جلوبەرگی جەژن بۆ مناڵانی بێباوک کە 1120 مناڵی بێباوک ئێمە جلوبەرگی جەژنمان بۆ دابینکردن و لەلایەن خێرخوازانەوە و بەسەریاندا دابەشمان کرد لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا. جگە لەم پرۆژانە دیارە کۆمەڵی پرۆژەی ترمان هەبووە ئێمە نەوەستین هەر بەوەی کە 100 مناڵی بێباوک لێرە هاوکاری بکەین بەڵکو بگرە. یەکێک لە پرۆژەکانی تریشمان ئەوە بوو کە بەڕاستی ئێمە 150 مناڵی تکەی بێباوک کۆماکردنەوە کە بەڕاستی هاوکاریمانکردن بە بڕی 22,500,000 دینار کە بۆ هەر مناڵێکی بێباوک ئێمە 150,000 دینارمان پێدا. وارووا لە پرۆژەیەکی تریشدا هاوکاری مناڵانی بێباوک کە 53 مناڵی بێباوک هاوکاریمان کردن بە بڕی 7,950,000 دینار بۆ هەر بێباوکێک ئێمە دیارە بڕی 150,000 دیناری پێدرا. جگە لەمانەش دیارە ئێمە لیستی تریشمان لە بەردەستدا بوو کە بەڕاستی ڕۆژانە چاوەڕوانی وەبین خێرخوازان کۆمەک و یارمەتیەکانیان بگەێنن بە نووسنگەی هەولێر و ئێمە لە پرۆژەیەکدا بتوانین هاوکاریەکان بەسەریان دابەشکەین. دیارە لەلایەن خێرخوازانی تریشەوە ئێمە بڕی 25 مناڵی تری بێباوک کە بڕی 50 وەرەقە بوو بۆ هەر مناڵێکی بێباوک ئێمە 200 دلارمان پێدا. ئەم پرۆژانی کە باسمان کرد کۆمەڵی پرۆژە بوون کە دەستگای خێرخوازی بەخشین لە شاری هەولێر تەنها کە ئێمە ئەنجامماندا 13 پرۆژە بوو کە بڕی ئەو هاوکاریانی کۆکرانەوە و دابەشی سەر خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان و خاوەن پێداش تایبەت و بێباکان کران دیارە بڕی 237 ملیۆن دینار و 765,000 دینار بوو کە کۆی گشتی ئەوەی لێ سوودمان بوو تەنها لە شاری هەولێر 3,953 کەس لێ سوودمان بوون لەم کەسانە. دیارە ئەم پرۆژانەکە ئەنجام دران هەمووی بە هاوکاری خێرخوازانی ناوەوەی هەرێمی کوردستان و بەتایبەتی شاری هەولێریش بوو و دیارە خێرخوازان لە دەروی وڵات لە هەندرانیش ئێمە لە نووسنگی بریتانیا دیارە ئەو کۆمەکی خۆراکوشتیان بۆ دابین کردین و هاوکاریەکانیان دەگەیاندا دەستگای خێرخوازی بەخشین و ئێمەش توانیمان بە هەزاران کەسی تریش خۆراکی مانجی ڕەمەزانیان بۆ دابینکردین بەسەرێندا دابەشکەین. بۆیە لێرەوە بەڕاستی من دەمەوێت سوپاسی تەواوی خێرخوازان بکەم وەکو کە لە 10 ساڵی ڕابردوو ئەو پرۆژانی دەستگای خێرخوازی بەخشین ئەنجامیدا لە ساڵەکانی ڕابردوو سوپاس بەخۆگەر هەر 10 ساڵ ئێمە توانیمان سەرکەوتوی بین تێدا و توانیمان بە هەزاران کەس تێدا دڵخۆش بکەین و هاوکاریەکان و زەکات و سەدەقەکانیان بگەینە دەستیان. ئەم ساڵیش ئەو پرۆژە ئێمە ڕامەگەیان بۆ بەڕاستی دەتوانین برێم 2 بەرامبەر زیاتر توانیمان بە هاوکاری خێرخوازان
ئەو کۆمەک و یارمەتیە بگەێنین بە خەڵکی هەژار و نەدار نەخۆشانی درێژخایەن وەروە بێباوکان و خەڵکێکی زۆر بەڕاستی لێ سوودمەند بوو بۆیە لێرەوە بەڕاستی سوپاسێکی تەواوی خێرخوازان دەکەین سوپاسیان دەکەین خۆی پەروەردگار پاداشتیان بداتەوە و سوپاسی ئەو هاوکاران دەکەین بەڕاستی کە لە مانگی ڕەمەزان و لە مانجی پێش ڕەمەزانیش کە بەڕاستی لە مانجی بڵم کەرنتینەکە ئێمە توانیمان تەنها لە شاری هەولێر 4000 سەبەتە خۆراک دابش بکەین و لە مانگی ڕەمەزانیش کە توانرا زیاتر لە 3953 کەس کۆمەک و یارمەتی و زەکات و هاوکاری بەسەدا دابش بکەین دیارە ئەو ستافەی کە لەگەڵمان بوون کە پێکات بوون لە برانی خۆبەخش لە هەولێر لە برانی مەڵبەند و واروها لە پۆلیس و لە کارمەندانی ڕاگەاندن کە بەڕاستی نەبراوانە هاوکارمان بوون ڕۆژانە لەگەڵمان بوون توانمان هەر ڕۆژەی لە شوێنێک و هەر ڕۆژەی نووسنگەیەک هەر ڕۆژەی بەشێک و چینێک هاوکاریمانکردن و کۆمەک و یارمەتیان بەسەدا دابشکردن هیوادارین خۆی پەروەردگار کارەکەی لە ئێمە قوبڵ کردبێت و ئەو زەکات و سەدەقەی جێی خۆی گربێت و خۆی گەورەش پاداشتی خێرخوازان بداتەوە لەو کۆمەک و یارمەتی و لەو پرۆژانی کە دەستگای خێرخوازی بەخشین ڕاگەیان بۆ توانیمان بەسەرکەوتووی ئەلحەمدوللا بە 100 ملیۆن دابەشی سەر خەڵکی هەژار و نەداری هەرێمی کوردستانی خۆشەویست بکەین. من حەزەکەم لە کۆتاییدا ئاماژە بەوە بکەم کە خێرۆمەندان و خێرخوازان مەردان و دەست ئاواڵاکان کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەستیان درێژ کرد دەستی هیمەت و مەردایەتیان درێژ کرد بۆ هەموو ئەم پرۆژانەی ئێمە بۆ ئەوەی حاصڵاتی خۆیان بینەوە بەرهەمی خێر و سەدەقە و چاکە و ئیحسان و زەکات و هەموو ئەوانەی کە ئەوان لە مانگی ڕەمەزانە یان بەخوای پەروەردگار بە قەرز بریتی بوو لە کۆی تێچوونی ئەم پرۆژانە کە 775 ملیۆن و 700,000 دینار بووە کە سوپاس بۆ خی گەورە زۆر بە وردی و زۆر بە باشی ئەمە توانیمان ئەم پرۆژانە جێبەجێ بکەین دووبارە و سەدبارەی ئەەکەینەوە یەکەم فەزڵی خی پەروەردگارە پاشان فەزڵی خێرۆمەندان و خێرخوازانەوەکو لە سەرەتادا ئاماژەم پێکەرێکێک لە 1000 دیناری تەبعەوە خێری کردبێ هەتاوەکو ئەوەندەی کە توانیوێتی بۆیە ئێمە لە پاش سوپاسی خی پەروەردگار سوپاس و پێزانینمان دوعای خێرمان بۆ خێرۆمەندان بۆ خێرخوازان بۆ ئەوانەی کە لە ناو لە دەرەوەی هەرێم دەستگیرۆی ئەم بەرنامانە و ئەم پرۆژانەی ئێمەیان گەر بۆ سەرجەم نووسینگەکانمان لە هەرێمی کوردستان لە هەموو شار و شارۆچەکان کە ماندوونە ناسانە زۆر لێبڕاوانە توانیان کە مانگی ڕەمەزان خەڵکە زۆری خەڵک خەریکی عیبادەت و مزگەوت و نوێژ و تەراوی بەڵام نووسینگەکانی ئێمە خەریکی جوابانەوەی تەلەفۆن و خەریکی بەدەمچوو و بەدەمەوەچوونی خێرۆمەندان و دەوڵەمەندان و خێرخوازان بوون لە ناو لە دەرەوەی هەرێم ئاماژەش بۆەوە بکەم کە نووسینگەی بەخشینی ئەوروپا و وڵاتانی ئەوروپا ئەم ساڵ لە زمانی کەرنتینەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا مەردایەتێکی زۆر چاکیان نوان لە ڕێگەی خێرخوازان و خێرۆمەندانی هەندەرانەوە کە توانیان ئەتوانم بڵم چەندەها هەزار سەبەتە خۆراکیان دابین کرد و جلوبەریان دابین کرد و پارەیان دابین کرد و هەمیشە لە سەرخەت بوون لەگەڵمانە بۆ فەقیر و هەژاری ئەم وڵاتە جێگەی دەستخۆشیە سوپاسیانەکەین خی پەروەردگار جەزای بەخێریان باتەوە بە نووسینگەی ئەوروپا و بە هەموو فەرعەکانی و هەموو بەلقەکانی و لە شارۆچکەکانی ئەوروپا و لە ناو دەرەوەی هەرێم خی پەروەردگار هەموو لایەکمان سەربەست بکە خی پەروەردگار هەموو لایەکمان موفەق و سەرکەوتوو بکە هەتاوەکو بتوانین هەر یەک لە ئاسی خۆیەوە بتوانین ئینشاءالله لە فەقیر و هەژار و نەدار و کەم دەرامەتان لا بکەینەوە هەندێک باری قورسی سەرشانی خەڵکی سوو بکەین ئەوەی کە لەلامانە ئەوەی کە پێمانە ماڵی خی پەروەردگارە هەمیشە لەوە بترسین کە خی پەروەردگار ئەم ناز و نیعمەتەی یاوە بە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان لەوانەیە لێمان بسەنێتەوە بۆیە بە دڵنیاییەوە ئەڵێم ئینشاءالله ئەوانەیە کە خێر و چاکە و سەدەقە و ئیحسانیان کرد نافەوتێ لە میزانی خی پەروەردگارە یەک مسقالە زەڕەشت لای خی پەروەردگار نافۆتی خی پەروەردگار ئومێ دەکەین بە سەدەها قات بە هەزارها قات ئینشاءالله یارمەتیان باتەوە و حاصڵات و بەروبوونی خێر و چاکە و ئیحسانەکانی خۆیان ئاوا لە هەموو شوێنێک ببینەوە لە قیامەتیش بێتەوە ڕێیان ئینشاءالله. لە کۆتاییدا ئەوە ئەڵێن ئێوەی خێرخواز و بەخشندە دۆستی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان جێگای دڵخۆشین جێگای ڕێزن هەر کاتێک هەرێمی کوردستان تووشی هەر ناڕەحەتێک هەر قەیرانێک هەر ناڕەحەتێک لە ژیانی مرۆڤەکان بێتەوە ئێوەی خێرخواز و بەخشندە بە میهرەبانی خۆتان بە دڵسۆزی خۆتان بە هاوکاریەکانتان ناڕەحەتی و ناخۆشیەکانی دانیشتوانی هەرێمی کوردستان کەم دەکەنەوە و ئازارەکانیان بۆ سوک دەکەن بۆیە سوپاس بۆ خی پەروەردگار ئێوەی خێرخواز و بەخشندە لە هەرێمی کوردستان و کوردانمان لە تاراوگا لە نووسینگەی ئەوروپامان توانیان پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بەسەرکەوتوانە ئەنجام بدەن بۆی پێتان دەڵێن
هاوکاری و کۆمەچەکانی ئێوە تەنها لە مانگی پڕخێری و بەرەکەتی ڕەمەزاندا 775 میلیۆن دینار زیاتر بوو. بۆیە کاتێک ئەوەی خێرخواز و بەخشندا دەبەخشن بەبێ ئەوەی هەژار و نەدارەکان بناسن، بەبێ ئەوەی خزم و دۆستان بێت، بەم شێوازە بەروبوومی دەبێت و هاوکاری و کۆمەچەکانتان دڵی هەزارەها منداڵی بێباوک و هەژارەکان خۆش دەکات. تەنها لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا هاوکاریەکانی ئێوە زیاد لە 10,000 ماڵی هەژار و کەسەکانی دڵخۆش کردووە. بۆیە هەمیشە بە بەخشینەکانی ئێوە وڵات ئاوادان دەبێ هەژاری و نەداری ناڕەحەتەکانیان لەسەر کەم دەبێتەوە. تا بەرنامەیەکتر و تا پرۆژەیەکتری پێتان شاد دەبینەوە. بەخوای گەورەتان ئەسپێرین هەرشاد و کامران بن. خواتان لەگەڵ.